سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارە لە هەنگی ناساندنی کاندیدەکانی کۆمەڵی دادگەریە لیستی 285 بۆ ئەنجومەنی نوێنەران لە شاری هەڵەبجە کە لە چوارچێوەی بازنەی سلێمانیدایە کۆمەڵی دادگەری بانگەشە و هەوڵدان بۆ سەرخستنی کاندیدەکانی بە شێوەیەکی ڕسمی دەست پێ کردو و بڕیارە لە یانزەی مانگی ئایندا هەڵبژاتنەکە بەڕێوە بچێت من دەچمە لای ئامادە بوانی ئاهەنگەکە لای ئەندامان و لە ئەنگرانی کۆمەڵی دادگەری بزانام هۆکارچیە کە بڕیاریان داوە متمانی خۆیان بە کاندیدەکانی لیستی 285 ببەخشن و داواکاریان چیە لە هاوڵاتیان دیکە لەو کەسانی کە تا ئێستا بڕیاریان نەداوە یاخود بڕیاری هەڵەیان داوە کە دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و جیاوازی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری و لیستەکەیان چییە لە حیزب و کاندیدەکانی دیکە کەوا دەکا ئەمان دەنگ بە ئەم کاندیدانە بدەن و کاندیدەکانی دیکە ڕەتکەنەوە لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستان مەمسەیان بۆچی بڕیارداوە هاوشێوەی ڕابردوو و پشتیوانی لە کۆمەڵی دادگەری بکەیت و کاندیدەکانی سەر بخەی جیاوازی کاندیدەکان و لیستەکەی کۆمەڵی دادگەری چیە لەوانی دیکە بسم الله الرحمن الرحیم سەرتا بەخێن سەر چاومە ئێمە هەموو کاتێک کە هەڵبژاردنێکی نوێ هاتبێتە پێشەوە کۆمەڵی دادگەری بە بەرنامە و پەیامێکی نوێوە هەنگاوی ناوە بە پێویستی ئەو ژینگە و زروفەی کە کورد و کوردستان کە پێویستی پێێتی بە تایبەت ئەنجومەنی نوێنەران ئەم جارە کە کۆمەڵی دادگەری بە لیستی 285 بەشدار بووە بە کاندیدە بەڕێزەکان چ لە بازنەی سلێمانی چ لە بازنەی هەولێر چ لە بازنەی دهۆک جێگەی دڵخۆشیەکان کاندیدەکان تەجروبە و ئەزمونێکی باشیان هەیە لە کاری پەرلەمانتاریە وتوانیان سەرکەوتوو بن وتوانیوان لە ڕابردووە ئەو پشتیوان و پاڵپشتی کە جەماوەر پێویستی پێوە لە ناو پەرلەمانە لە ئەنجومەنی نوێنەرانە حتا لە ناو پەرلەمانی کوردستانە دەنگ و سەدای جەماوەری کورد بگەن بە شوێنەکان بە ئێستای شەوەی جەنابەت کە باسیەکەی ئەمە ئەم کۆبنەوەی کە ئەمڕۆکە لە مەڵبەندی هەڵەبجە ئەنجام دراوە تایبەتە بە ژمارەیەک لە کادیر و ئەندامانی کۆمەڵ بۆ پاڵپشتی پشتیوانی کاندیدەکان وەگانی ئەو پەیامە کە پێویستمانە بە جەماوەر جەناب و هەمووکو کاندیدێکی پێشکەوتی کۆمەڵی دادگەری و هەم وەکو بانگەشەکارێک و وەکو ئەندامێکی کۆمەڵی دادگەری ئەمە بزانام وەکو گەنجێکیش بۆچی بڕیارداوە لە ناو ئەم حیزبەوە خزمەتی کۆمەڵیەکەت بکەی جیاوازی ئەم حیزبە و ئەم لیستە و ئەم کاندیدانە چیە لەگەڵ ئەوانی دیکە و حیزبەکانی بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە لەم ڕۆژگارەی ئەمڕۆکە ئێمەتی ئاژین بەشێک لە خەڵکی بە دوای بەرژەوەندی خۆیان ڕاکەن بەڵام بەشێکی تریش خۆنەویستانە بە دوای خزمەتکردنی کۆمەڵگا جەنابەت بە منوت بۆچی کۆمەڵ ینی کۆمەڵ ئێستا من نەگەر چەند شتێکی کۆمەڵ و پێ بڵێم یەکسەر وەڵامی ئەو پرسیارەی تۆ ئەداتەوە کە کۆمەڵی دادگەری دەستگای بەخشینی هەیە کەناڵی پەیامی هەیە بەنمونە دەیان و سەدان وێستگەی خزمەتکردنی بە خەڵکەیە لە پێناوی هیچ بەرژەوەندێکی دنیایە ئالەبەر ئەمانە بەڕاستی بە من وەکو خۆم بە زەروری ئەزانم بە پێویستی ئەزانم کە لە نێو کۆمەڵی دادگەری خزمەت بە خەڵکی بکەم بەبێ هیچ بەرژەوەندێکی دنیایی من کۆمەڵی دادگەری کوردستانێ خاوەن خەرمانی سەروەری داستانێن شنەی شەماڵی گەرمیان و منای خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بێ بەم چاوپێکەوتنە هەر تاژێکە هەڵگیری پەیامێکی پیرۆزی وەکو ئیسلام بوو لە ڕاستە پێویستەکە لە هەر شوێنێک هەر کاندیدێک هەر بربژێرەکە بێ و دیعاە و بانگەشە بۆ کاری ئیسلامەتی بۆ کاری چاکەخوازی بکە پشگیری لە بکەین ئێمەش لەو کاروانە درێژە هەر کوڕەکەی جارانین و هەر ئەو دەستە نەمامین کە لە نەوادەکانە کارمان بۆ ئیسلامە پیرۆزە کردو ئێستا شەر ئامادەین لە خزمەتیابی وەڵێ بە ناوی خوا دیارە ئەو سێ کاندیدەی کە جەنابەت ئاماژەت پێدان ئەتوانم بڵێم لە باشترین کاندیدەکانی هەموو لیستەکانی هەرێمی کوردستانن بۆچی چونکە مێژوو شایەتیان بۆدا ئێمە هەر لە سەرۆکی لیستەوە ئاماژەی پێ بدەین کاک محەممەد حەکیم کە پێشووتر ئەندام پەرلەمانی کوردستان بووە لە خولەکانی ڕابردووە بەمانای کەلیمە پەرلەمانتار بووە و ئیشی زۆر باشی کردووە خەمخۆری کوردستان و خەڵکی کوردستان بووە لە هەمان کاتە کە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پیاوێکی ناسراوە پێم وانییە پێویست بە وەسفکردنی بکە کە چۆن خۆی ماندوو کردووە و چۆن خۆی خستوەتە مەترسیەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هوداخانمان هەیە خوشکێک بە مانای کەلیمە کە مشوری
ئافرەتانی هەرێمی کوردستانەخوا و هەمووی عێراقیش لە هەمان کاتە خەمی دینداریان نەخوا بۆیە ئێمە دڵنیاین لەو کاندیدانە کە لە دوجار ئینشاءڵڵا کە خی گەورە سەرکەوتویان کا پەشیمان نابینەوە لەو دەنگانی کە پێمان داون بە دڵنیاییوە ئەزانین کە داکوکی کارێکی سەرسەختی مسلمانانە بن بە دەرەجە یەک و خاڵی تر نیشتیمانمان کە هەرێمی کوردستانە. جنابەت بۆچی بڕیاردا و پشتیوانی لە لیستی 285 بکەیت وەچیت هەیە بۆ کەسانی تا ئێستا بڕیارێنەدا و دەنگ بەم لیستە بدەن چیان پێڵێ؟ بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتتان دەکەم بۆ پرسیارەکە یەکەمت بەڕاستی ئێمە بۆیە پشتیوانی لە لیستی کۆمەڵی دادگەریەکەین ژمارە 285 بەڕاستی بە لیستێکی نەزیف و پاک و بێگرد دەیزانین و جیاوازە لە لیستەکانی کە لەبەرەوەی ئەمان کاری جیاوازیان کردو لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان ئەو کەسانەی کە لێ بوون هەمووان بەڕاستی نوێنەری ڕاستەقینەی خەڵک بوون لە هەموو بوارەکاندا. پێت وایە کۆمەڵی دادگەری بە هەڵوێستەکانی ڕابردووە بە شانازی بکە و سەرڕاست بووە؟ جێی فەخر و شانازین هەموو بڕیارەکانیان کە دایانە کاریان لەسەر کردو لە پەرلەمان و جێی شانازیە بۆ من وەکو خۆم و جێی شانازیە بۆ ڕەنجی خاکر بەیامی شەهیدانێ ڕەنجی خاکر بەیامی شەهیدانێ لەبەر خاتری خوای گەورەوان ڕازگۆن لەبەرەوە لە ماوەی ڕابردوودا هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی چۆن ئەنرخێنی وەکو کاکسۆرا عومەر وەکو پێشتر مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی و تەنانەت وەکو مامۆستا عەلی باپیر باسی کرد لە دیداری مێدیا کە ئێمە بە خوێنی شەیدماندا و مامۆستا محەممەد سەنگاوی تا چەند هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی دادگەری جێی شانازیم بووت هەموو کاتێ جێگەی شانازی بووە ئەوان ڕازگۆ بوون داوا لە خەڵک کردووە هەوڵداوە خەڵکیش بە هەمان شێوە دەنگ ئەکیت ئەرەوەڵا هاوکارم هەموو کاتێ داوام لە هەموو کەسوکار کردووە کە دەنگ بەم لیستە بن چون ڕازگۆیە هەڵەبجا هەر بە ناوەندی ئیسلامی و بە خەڵکی متەدەئین ئەوە ناسراوە ئەلحەمدوللا ئەو وجودیە هەرماوە هەر بەردەوامە بەڵارەوەڵا شکر الحەمدوللیلا ئەرەوەڵا بسم الله بەناوی خۆی گەورە وڵی طبعا ئەم لیستە هەر لە زوو ئێمە بڕیارمان داوە کە دەنگ بەم لیستە بن چونکە ئەزانین لەم لیستە بە حەقتە نازانین لە کوردستانە بەڕاستی کاندیدەکانیان ڕازگۆن لە بەغاوەی بینیمانە کە ئێمە بەدڵی ئێمە بۆی ئیشیان کردووە ئەوەی کە بەدڵی خەڵک و بێ ئیشیان بەو خەڵکە کردووە هیچ شتێک بە پرسێک ناتوە ڕێگەیان بیخەنە بە مەسلحەتی شەخسی خۆیان تەنها ئیشیان بۆ خەڵک کردووە و ئێمەش ئاگاداری کار و پیشەکانیانین بۆیە بڕیارمان داوە دەنگ بە لیستی 285 کۆمەڵی دادگەریە چیت هەیە بۆ ئەو کەسانەی تا ئێستا بڕیاریان نەداوە دەنگ بە لیستی 285 و کاندیدەکانی بدەن بەتایبەت لە سنووری سلێمانی طبعا هەر ئینسانێکی خۆی بە مسلمان بزانێ و هەر ئینسانێک خۆی بە ویژدان بزانێ ئەبێ هیچ کاتێک هیچ ڕێگەلێک نەبێت لەوەی دەنگ نەدا بە ئەم کاندیدانی کۆمەڵی دادگەری لەبەرەوە ئەوانن دیفاع لە مافاقی ئەماکەن ئەوانە دیفاع لە حقوق و مافی خەڵکی کوردستان بە کشتیەکەن کۆمەڵی خەڵکی ڕازگۆ پاک و پاکن ئیشیان بەس بۆ مەسلحەتی خەڵکە ئیشان بۆ خۆیان نییە لەبەرەوە من هانی خەڵکە دەم ئینشاءڵڵا دەنگ بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری بدەن بۆچی پشتیوانی لەم حزبە و لەم لیستان و لەم کاندیدانەکەی جیاوازیان چیە لە حیزب و لیست و کاندیدەکانی بەڵێ بسم الله الرحمن الرحیم ئێمە لە کۆمەڵی دادگەریان لە لیستی کۆمەڵی دادگەری پشتیوانی ئەەکەین بۆ ئەوەی کەسانی دەستپاک و دەمپاک کەسانی خاوەن هەڵوێست کاندیدەکەن ئێمە بە هەموو شێوە پشتیوانی ئەو کەسانین کە دەنگ و ڕەنگی خەڵکی ئێمەن و دەنگی ئێمە ئەگەیەن بە شوێنی مەبەست لە ئەنجومەنی نوێنەران و دیفاع لە مافی خەڵکی ئەەکەن و لە هەموو کارەکانە حزوریان هەیە و لە هیچ شوێنێک پاشەکشە ناکەن لە حەق و لە ئەوەی کە پێویستە لە سەریان بۆیە بە شانازیەوە پشتیوانیان لێ ئەەکەین و دەنجیان پێ ئەدەین و ئەمانەوێ ئەوانە نوێنەری ئێمە بن ئەوانە پێشڕەوی ئێمە بن بۆ بەدەستێنانی مافەکانمان لە داهاتوە ئینشاءڵڵا تا چەند سەربەرزی و شانازیەکەی بە هەڵوێست و کارەکانی کاندیدەکانی پێش و کۆمەڵی دادگەری لە وێزگە جیاوازەکان تەنانەت لە ئاستی حکومەتی کە پێشووتر ئێمە نوێنەرمانە بۆ لە حکومەت وەکو بەڕێز مامۆستا عەبدولستار وەکو بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد
ئەم کەسایەتیانەوە کاندیدەکانی دیکەش تا چەند هەستەکەی لە ئاستی پێویستە بوون و جێی شانازین بۆ دەنگدەرانی. بەڵێ بە تاکید لە هەر شوێنێکە بوو بن جێگەی شانازین جێگە دەستیان دیارەوە فەخریان پێوەکەینەوە پێویستە لەسەرمان هەموو کەسانی وەک ئەوانە بنێرینە ئەو شوێنانەوە هیچ وەختێک لە ماف و لە حەقی خەڵکی ئێمە سازشیان نەکردووە بە بەردەوامی دیفاعیان کردووە و تا ئاستێک مەترسی لەسەر ژیانیشیان دروست بووە نکۆڵیان نەکردو و پشتیوانیان لە خەڵکی کردووە و داکۆکیان لە مافی خەڵکی کردووە بۆیە پێویستە پشتیوانیان بکرێت و دووبارە پشتیوانیان نەکەینەوە دەستخۆشی لە ئێوەشەکەی. داوە ئاوە پشتیوانی لە کۆمەڵی دادگەری بکەیت جیاوازەکەی چێ لەوانتر جیاوازەکەی خۆت جیاوازەکە ئەزانیت پێویستی بۆەکە من بڵێ کەسێک کە تا ئیسانی زانیوەڵێ فەرقی نییە و دەنگیان پێ نادەم چیان پێڵی لێرەوە لەم کامێرا و لە مایکەوە چیان پێڵی ها دەستخۆشیان لێ ئەەکەم بۆ ئەوەی نەڕۆن بە ناوێکی ترۆ سۆد بن و دوا بە دوای ئەوەش لە جۆی خۆیان بمێنەوە ئەگەر هات و سۆتیشان داوا بە کۆمەڵی ئیسلامی بن. جوان ئەوانەی کە بایکۆتیان کردویان ئەوانی دەنگەدەم بە پارتەکانی دەسەڵات چیان پێڵیت ئەوە هەر لە ئەوڵە خۆیان زەرەیان کردووە تا ئەگەر ئەیگەیەنە لای ئێمە چکەتە ئەوان زەر خەسارۆمەندی دنیا و قیامەتن لە قیامەتیش زەرەکەن ئەرە وەڵا ئەوە بەخۆشی ئێمە نییە خوا خۆیە فەرمی کەواتە بێ بەرپرسیارانە بیر بکەینەوە بڕیار وەڵا بەرپرسیارانە بیر بکەینەوە بڕیار بین لەوە چی چاکە ئەوە هەڵبژێنین نەک شوێنی خراپەکەوین. نوێنەرەکانی کۆمەڵ لە ڕابردووە چەندێ سەری تۆیان بەرز کردوێتەوە بە هەڵوێست و مۆقیفەکان هەموو شوێنەکە سەر ئێمەیان بەرز کردوێتەوە نەکەم زیاتریش ناتوانانی بڵێ کەم ناتوانانی بڵێ کەمتر زیاتر و زیاتریش لەو هەتا بڵێ سەری ئێمە بەرزەکەنەوە ئێمەش هۆڵ ئەدەین بۆ ئەوانیش. جەنابەت بەڕێوەبەری نەخۆشخانەی بەخشینی لە هەڵەبجە یەکێک لە شانازیە هەرە گەورەکانی کۆمەڵی دادگەری بەخشین و دەستگای بەخشین و خەسخانەی بەخشینە کۆمەڵگەکانیشی تەبعاً لە ماوەی ڕابردوودا تا چەند توانیتان لە خزمەتی خەڵک بکەن. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئێوە ڕاستیەکەی کۆمەڵی دادگەری بەردەوام لەبیرکردنەوە لاوە بوو کە چۆن بە شێوازێک لە شێوازەکان خزمەت بە خەڵکی خۆی بکات ئەلبەتەوە خزمەتکردنی خەڵکی خۆشی واجبێکی ئیمانی و ئەخلاقی و ئینسانی خۆی زانیوە بۆیە لەو چوارچەوەیە کۆمەڵی دادگەری دەستگای خێرخوازی بەخشینی هەیە و لە چوارچەوەی دەستگای بەخشینیشا مجموعەیە کۆمەڵگە و نەخۆشخانەی هەیە ئێمە بە خۆشحاڵیەوە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی هەڵەبجەمانەیە کە وا بۆ 8 ساڵەچێ ئێمە توانیمانە خزمەتێکی زۆر باش بە خەڵکی خۆمان بکەین. ئێمە جگەلەوەی کە باری دارایی و کە باری داراییمان سوکتر کردووە لەسەر خەڵکی توانیشمانە لەگەڵ ئەوە شاجگەلەوەی کە هەرزانیەک بۆ خەڵکە بۆ لە ڕوویەکی کەشەوە کە بەردەوام داشکاندن و شتی باشمان هەبووە بۆ خەڵکی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە لە سەرەتای دروستبوونمان ئەمانەتێکی گەورەمان هەڵگرتووە و پێگەشتووە پێویستەکە وەکو بیبیلەی چاومان بیپارێزین و ئیشکەین بۆ سەرخستنی و بۆ گەیاندنی و بۆ پارێزگاریکردنی لەبەرەوە ئەوە شتێکی اختیاری نییە و واجبە لەسەرمان ئەم واجبێش بەڕاستی پێویستەکە ئیشی لەسەرکەین و بانگەشەی بۆ بکەین خەڵک تێگەین لە پەیامەکەمان چونکە پەیامەکەمان ڕەحمەتە بۆ جیهان لەگەڵ ئەوەی شابەڕاستی ئێمە شەرەف و شانازیە کە کارکەین لە پێناو لابردنی ستەم لەسەر خەڵک و کارکەین لەسەر دروستکردنی خزمەتگوزاری زیاتر بۆ خەڵک ئەوانە والەوە کە ئێمە بەردەوام ئیش لەسەر سەرخستنی لیستەکەمان بکەین نوێنەری باش لە برایان لە خوشکان بنێرینە مەرکەزی قەرار بۆ ئەوەی قسەی دڵی ئێمە لە مەجلیسەکانە کە پێویستە بیکەن. تا چەند جەنابتان سەربەرزن بە بڕیار و مۆقیفەکانی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە ماوەی ڕابردوودا تەنانەت نوێنەرەکانیشی لە ناو حکوومەتە کە لە ڕابردوودا کۆمەڵی دادگەری لە حکوومەتە نوێنەری هەبوو وەزارەتی هەبوو و دەستەی هەبوو. ئێمە الحەمدوللا ئەوە ئەڵێ عەتری باش ئەوە نییە ساحێبەکەی هاواری بۆ بکە ئەوەیە بۆنەکەی هاوارکە لەخوا بەزات بێ لە هەر شوێنێکە خوشکوبرایان لە شوێنێدان رابن جێدەستیان دیارە خزمەتیان کردووە بۆیش ئازایەتی نییە چونکە بۆ خزمەت دانراون ئێمە بەڕاستی ناکرێت شتێ بکەین بیفرۆشینەوە بە خەڵک ئەوە وەزیفەی ئێمە بەڕاستی لە حاڵەتە
پێویستەکانە خەڵک هانایەکی بێ هاناکەی بۆ ئێمە بێنێ دەستیەوە خۆش بێ ئێمە شەرەف و شانازیەکەین بە ئەندامەکانمان و خوای گەورە پشتیوان بێ ئینشاءڵڵا ئەو کاروانە بەردەوامی ئەبێت لەقاوە ڕوورە و جۆش و خرۆشێ بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ لەقاوە ڕوورە و جۆش و خرۆشێ مامۆسا لە ماوەی ڕابردوودا کە سەی بانگەشەمان کردووە جەنابەت لە هەموو لایەنەکان تەنها خێرە کۆمەڵیش قسەی خێر لەسەر توانا و مووقیف و لێبڕاوی جەنابەت کراوە ئەکرێت ئەتوانین بڵێن کاندیدەکانی کۆمەڵی دادگەری لە ئایندا کە ئینشەڵڵا بنە پەرلەمانتار نوێنەری هەموو خەڵکی کوردستان و شارەکەی خۆیان دەبن بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەوەی لە ماوەی 7 ساڵە ئەزمموی ئێمەی بینی بێ ئەزانێت کە بە بێژ جیاوازی کارمان کردووە بۆ هەموو چین و توێژەکان و بۆ هەموو شارەکانی عێراق و لە ناویانە شارەکانی کوردستان بەڵام تایبەتمەندیەک هەبووە بۆ هەڵەبجە بە حکمەوەی لە دایکبووی شاری هەڵەبجە بۆ نمونە من لە 2015 هەتا 2021 تا ئەو کاتەی لە پەرلەمان بووم هەموو ساڵ لە ناو موازنە پارێزگای هەڵەبجە بە تایبەت ناوی هاتووە بڕێک پارەی بۆ تەرخان کراوە بۆیە ئەو تایبەتمەندیە هەر ئەپارێزین جگەلەوەی کەوا بە گیانێکی لێپرساوی مامەڵە لەگەڵ تەواوی عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان چکە ئەو کاتانەی کەوا لە مناقەلات لە ناو موازنە کە پارەدانرا با بڵین بەشێک بووم لەو تەخسیساتە زۆرجار بۆیە هەمیشە تەخسیساتم بۆ هەموو شارەکانی هەرێمی کوردستان کردو بە بێ جیاوازی و ئەو شارانەشی کە مەحرومم لێ لە ئێستادا کە سەفەریان بۆ بکەم بەشێکی خەڵک وە لایەنگرانی کۆمەڵی دادگەری لەوەی ئەوەی حەزکەن دەنگ بن جەناب بن لەبەرەوەی ئەو ئابلۆقەیە لەسەر لابچیە و با بڵێن لە داخانی لە یاری دیکە لەوەی ئەو نەتەمۆحی پەرلەمانتاریەکان نەبێ من مەبەستم ئەوەیە ئەتوانین بڵێن ئەوەش بۆتە خێرێکی دیکە کە خەڵک ئەزانێ جەنابەت مەزلومی و زڵم لێکراوە لەبەر ئەوە سوورتر لە جاران ئێوە دەنگم پێ بدا لە هەڵبژاردننی پێشووی زیاتریش بە تەکید خەڵک لە ئێستادا جۆرێک لە ڕقەستوری بۆ دروست بۆ بەرامبەر بەو بڕیارەی دادگا کە لەبارەی منەوە دەرکراوە بۆ دەستگیرکردنم بۆی قەنەعەتم وایە خەڵک وەڵامی ئەو داواکاری گشتی هەولێرە دەنەوە بەوەی کەوان نوێنەرانی کۆمەڵ و لیستی 285 سەرخەن وإن شاء الله تعالى سەرکەوتنیەکە بێ کە خۆمان تەوەقعی ناکەین گۆتا پرسیارم لە لایەنگرانیش پرسیۆ حەزەکەم جەناب بە شێوازێکی دیکە وەڵام بیتەوە بۆچی دەنگ بین بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بۆچی دەنگ بین بە لیستی کۆمەڵی دادگەری بۆ نێن بە لایەنێکی دیکە جیاوازیەکە چییە؟ ئەزمونمان هەیە ئێمە لیستێکی ناکڕین قابل بە سەودان نین بۆیە ئەوەی کەوتمان ئەو مەبدەی کە هەمانە قەنەعەتمان پێی هەبوو یەکێک لەوانە کە من تا ئێستا ئەو مەبدەی کە هەم بۆ لە پەرلەمان تا ئێستا داکۆکی لەسەرەکەم و بە هیچ شێوەیەک پاشەکشەی لێ ناکەم مامۆستا جەناب وەکو بەرپرسی بازنەی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری لیستی 285 لە هەڵەبجە ئەزام سەرەتایی دەستپێکردنی بانگەشەیە بەڵام کاردانەوەکان چۆنن و تا چەند ومێتان هەیە بە ئەو وەڵامانی کە لە خەڵکەوە وەرتان گرتوتەوە بۆ لیستەکەتان و بۆ کاندیدەکان بەناوی خوای بەخشندەی میهرەبان طبعاً کۆمەڵی دادگەری کوردستان خاڵی ئیجابی و سەرەکی و گرنگی ئەوەیە کە لە ڕابردووە نوێنەرەکانی چ لە کوردستان چ لە بەغدا کارێکیان کردووە کە ئێستا ئەندام و لایەنگری کۆمەڵ کە بانگەشەیەکە بۆ کۆمەڵ خۆشحاڵە سەربەرزە ڕوسورە ئیحراج نابێ بۆ چونکە لەگەڵ بەرنامەکانمانە لە ڕابردووە ڕازگۆ بووین ئێستا ماوەتەوە ئەوەی کە ئێمە ئەم 30 ڕۆژەمان لە بەردەسایە بە خۆشحاڵیەوە پێشوازیەکی باشەیە لە لیستی کۆمەڵ بەڵام ئەبێ کاری زیاتریشکەین وی خەڵک هەم لیستەکە و هەم کاندیدەکان و هەم ژمارەکەی و ئەوانە هەمووی بناسێ و ئەوانش کە دوو دڵن بەشداری بکەم و نەکەم و ئەوانە هەڵدێن ئەوانش بهێنە ڕێزی دەنگدەری لیستی کۆمەڵەوە الحەمدوللا دڵخۆشیێکی زۆر بە لایەنگرانەوە بیرێەوە تا سەرقاڵی وێنەگرتنی کۆمەڵیشنوە بە کۆمەڵت قسەکەم لەوەیە بەشێکی زۆر لە لایەنگران قسەمان لەگەڵ ئێمە سەربەرزین بە کاندیدەکانمان بە نوێنەرەکانمان هەم لە پەرلەمان هەم لە ناو حکومەتیشا لە ڕابردووە ئەمە تا چەند جەنابتان بە نوختەیەکی بەهێزی بینن و خەڵکیش کە چوونەتە ناویان باسی ئەم هەڵوێستانی کۆمەڵی دادگەریان خاڵێکی زۆر زۆر ئیجابیە خۆی دەنگدەر کە دەنگەدا دوشتی لە پێشچاوە یەک ڕابردووی ئەو لیستە و ئەو حیزبە و نوێنەرەکانی لەگەڵ پلان و بەرنامەی بۆ داهاتوو عادەتەن دەنگدەری عام کەمتر شاوێتێتە سەر پلان و بەرنامەی داهاتوو خۆ ئێمە پلان و بەرنامەی داهاتووشمان هەیە بەڵام زیاتر هەڵسانگانەکە بۆ ڕابردووە
ئەمە نقطەیەکی هێزە. تەنانەت ئەم کشانەوەی کۆمەڵ دادگەری لە پەرلەمانی کوردستانش دەرخەرێکی دیکەیە کە کۆمەڵی دادگەری بەدوای ئیمتیازەوە نییە چونکە ئۆتۆماتیکی کشانەوە لە پەرلەمان لە خۆکردنە لە بەشێک لە ئیمتیازەکان کە هەیە ئەگەر ئەمە ئیمتیازمان پێویستە هەیە بەڕاستی لە بەشداریکردنایە موچەی تایە و هێندە ئیمتیازی تری مادی و معنەوی و ژێربەژێری تیا بۆ هەیە ئەمە تەسهێ قوربانیدانێکی زۆر علی باپیریش باسی ئەوەی کە ببوورە کە ئێمە لەوە چ پێشنیایی چەند کورسێترمان بۆ کرا بەڵام هەڕەتمان کردو دوای ئەوەی کە هەڕەشی کشانەوەمان کردو بۆ ئەوەی کە ئێمە و بڕیارە نەدی یەکێک لە خاڵی جابێ گرنگەکانی کۆمەڵەوەیە کۆمەڵ بابەتی مساوەمە نییە لەگەڵ لەسەر حەق و لەسەر ڕاستی و لەسەر عەدل و سەر بەرژەوەندی گشتی بۆیە ئەم سیفەتە وای کردووە تاقانە بمێنێتەوە پشتیوان بەخوای گەورە لەسەر ئەو سیفەتە بەردەوامە بین کە کۆمەڵ بابەتی مامەڵەکردن پێوەکردن لە پێناوی دادگەری تێدەکۆشە لە پێناوی دادگەری تێدەکۆشە. وڵایمە من ئاماژەم پێدا ئەم ناوچەیە لانکە یەکەمی ڕاگەیاندن و بەهێزبوونی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی پێشووە. ئێمە لەم شاخ و بەرزای و دۆڵ و تەپە و ئەمانە ئێرە خوێنمان ڕشتووە بۆ دیفاعکردن لە ئیسلام و لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە ئاوێتە بووینە بۆیە ئەوان بەسەر ئێمەوەیان هەیە و ئێمە خۆمان بە قەرزاری ئەم ناوچەیە ئەزانین و بۆی ئێمە هەبین و زیاتر داکۆکیان لێ بکەین داواکارین دەنگیان بۆ لستی 285 بێ. چی ئەڵێ بەو خەڵکەی کە تا ئیسا بڕیاریان نەداوە دەنگ بە کۆمەڵ بن چیان پێڵێیت؟ چیان پێ بڵێم؟ داوایان چی لەکەی وە چۆن ئاگاداریان نەکەیت؟ ئێمە پێشەکی بە ناوی خوا ئیجا داوا لە جەماوەری بە شەرەفی کوردستان کەکەین کە بەڕاستی دڵسۆز و خەمخۆری خۆیان بناسن. چونکی بەڕاستی نوێنەرەکانی ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستان بێ لە ئەندامی لە پەرلەمانی کوردستان بێ یا لە بەغدا بوو بن بەڕاستی شەڕی ئەو میلەتیانە کردووە بەبێ جیاوازی. ئەوەی نییە بڵێت تەنیا دیفاعیان لە خەڵکی کۆمەڵ کرد بێ دیفاعیان لە هەموو جەماوەری کوردستان ئەوەی کە زڵمی لێکراوەکەی مەزڵوم ئەوەی کە بێسەرپەرست بوو ئەوەی کە هەژار و داماو بووە ئەوەی کە بەڕاستی پێویستی بە خەڵکی کۆمەڵ بوو بێ کۆمەڵ بە دەمیەوە دیفاعی باشی لێکردەوە وەکو ئەندامەکانی خۆی تا شانازی بە هەڵوێست و مووقیفەکانی ڕابردووی کۆمەڵەوە زۆر باشیش ئەرەوەڵە چاوەڕوانیەک لە خەڵکی هەڵەبجە هەیە کە وەکو هەمیشە سەری ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری بەرز ڕاگرن. ئیشاءالله ئومێد ئەکەین ئیشەڵڵا خوازیاری نیشەڵڵا ئەم جەماوەری بە شەرەفی هەڵەبجە و شارە زور و هەورامانە بەڕاستی بە گروتینێکی تازەوە بێنە سەر سنووقەکانی دەنگدادن بە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. ئێمە وەک ئەندامێکی کۆمەڵی دادگەری بە تایبەتی خوشکان ئێمە ئەمڕۆ تەحەدیەکان زیاتر ڕوبەڕووی خوشکان و خێزانەکانە بن و ئێمەش کۆمەڵی دادگەریمان هەڵبژاردووە ئەتوانێ سنگەرێکی بەهێز بێ بۆ پاراستنی خوشکان بۆ بەهاباڵاکانیان بۆ لەچکەکانیان بۆ پەروەردەکردنیان بۆ پاراستنی خێزان بۆەوەی خێزان شکۆمەندی بۆ بگەڕێتەوە خێزان بتوانێت لە سایه ئەو شریعەتە جوانەی کە کۆمەڵی دادگەری ئیسلامە پەیدای کردووە ئێمەش لەو سایە بەردەوامین و بتوانین خزمەتێکی زیاتری پەروەردەیی بە گەنجەکانمان بکەین بە کچانی گەنج بکەین تاکو بتوانن سەرکەوتوانە قۆناغەکانی ژیانی خۆیان ببڕن لە کۆتایە. وەکو ئافرەتێک وەکو لایەنگرێک و دەنگدەرێکی کۆمەڵی دادگەری تا چەند شانازی بە مووقیفەکانی ڕابردووی کۆمەڵی دادگەری وەکەیت و کردوتە؟ ئێمە وەکو ئافرەتێک وەکو بەشی خوشکان بەردەوام شانازیمان کرۆ بۆ کارە جوانە پیرۆزانەی بەو سنگەرە بەهێزانەی کە کۆمەڵی دادگەری ئامادە بووە بۆ دین و ژینی کۆمەلگاکەی بێجیاوازی. ئێمەش لەبەر ئەو مووقیفە بەهێزانەی کۆمەڵی دادگەری لە بەرچاومانە ئێمەش وەکو سنگەر ڕاوەستاوین و لەگەڵ یانە بەردەوامە بین بە پشتیوانی خوای گەورە ئومێد دەکەین خەڵکی جەماوەری بەهێزی پارێزگای هەڵەبجە ئیسلام دۆست بتوانێت سەرخەری ئەم لیستە بێ بۆ ئەوەی داهاتوو ببینێت چه کارێکی جوان و شاکارێکی بەهێز بێ بۆ کۆمەڵگا. بەخشندەی میرەبان سپاسی خواکەین لەسەر بووی ئەم کۆمەڵە کەسەکە لەناو کۆمەڵی دادگەریە کۆبوونەتەوە کە جێ شانازین بۆ کۆمەڵگەی کوردەواری و ئێمە وەکو بەرپرسی منۆکو بەرپرسی ئەنجومەنیەکی خوشکان کۆمەڵی کاروباری باشمان هەیە لە ئەنجومەنەکەی بەڕێوە بین کۆمەڵی خەڵکی باشسوودیان لە کارەکانمان گرتووە لەوانە
وانی قورآانیمان هەیە ختمی قورآانی هەفتانەمان هەیە کۆمەڵێک دەرس و بابەتی چالاکمان هەیە بۆ مناڵەکانمان لەباری پەروەردەی مناڵانەوە پەروەردەی خوشکانەوە والحەمدولیلا دڵمان خۆشە کە جێدەستمان دیارە لە ناو شاری هەڵەبجەیە جێگەی دەستخۆشی و ڕەزامەندی خۆی پەروەردگاری تا چەند جناب و سەربەرزی بە هەڵوێست و مووقیفەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا هەڵوێست و مووقیفەکانی ئەندامانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی دادگەری جێگەی شانازی هەمومانە یعنی سپاس بەخواگەر ئێمە هەندامێکمان چوو بێتە هەر شوێنێک جێگەی شانازی بۆ دەستی بۆ ڕاکێشا بۆ بوونی متمانەوە بوونی ڕێز و ئەخلاق و ڕەوشتی جوانەوە بۆ بوونی کەسێکی کەسێتی پاک و وەکوڵێ کەسێتێکی دیار لە ناو شار و ناو کۆمەلگایە بە هەموو شێک ئێمە شانازی بەوەکەین کە ئەندامێکی کۆمەڵی دادگەرین و هەموو شوکارەکانمان بۆ پەڕی سەربەرزی و بەڕێەکەین ئەمە وەکو لقی هەڵەبجەی ڕێکخراوی خوشکان بەردەوام لە بە چالاکیەکانمان لە خزمەتی هەموو خوشکانین بە هەموو چین و توێژەکانەوە لە هەموو لایەنەکان لایانی پەروەردەیەوە لە لایانی پیشەیەوە بەکردنەوەی خولی پیشەی بەکردنەوەی خولی پەروەردەیەوە پێیان هەیە بۆ خوشکان کە دەنگبان بە لیستی 285 کۆمەڵی دادگەری بۆی کە زیاتر ئێمە پەرە بە کار و چالاکیەکانمان بین و هەوڵ بین خوشکانمان سەرخەین کە ببێتە دەنگی ئێمە و ببێتە ڕەنگی خوشکان و ببێتە سەدا و کێشە و ناڕەحەتەکانی خوشکان بگەێنێت لە ئەنجومەنی نوێنەران و زیاتر ئەو مافانەی کە دەستەبەر نەکراوە تا ئێستا بۆ خوشکانی دەستەبەرکە. مامۆستا تا چەند پێت وایە مووقیفەکانی کۆمەڵی دادگەری جێگەی شانازین و ڕسوورانە ئێوە توانن بچن بەرامبەر خەڵک و داوای دەنگیان دەکەن مووقیفەکانی خوشکانمان لە پەرلەمانی کوردستان و هەم کۆمەڵی دادگەری هەڵوێستەکانی کۆمەڵی دادگاری هەمیشە جێگی شانازی ئێمە بووەوە ئەو خوشکانەمان کە چوونەتە پەرلەمان هەمیشە جێگی شانازی ئێمە بوون و جێدەستیان دیار بۆ بەکار و چالاکیەکانیان بۆیە ئێمە شانازیەکەین بۆ خوشکانەوە کە لە پەرلەمانە داکۆکیان کردووە لە مافی خوشکانمان و لە مافی ئافرەتانەوە بەگشتی لە مافی هەموو دەنگدەرانیان بۆیە ئێمە جارێک کە دووپاتەکەین و کە داوا لە خوشکانەکەین کە دەنگ بن بە کۆمەڵی دادگەری بە خوشک و براکانمان کە هەمیشە کاندیدی دەستپاک و بوێرمان نردووە لە سەر هەموو کێشەکانی کۆمەلگا قسەیان کردووە و لەسەر مافی ئافرەتان قسەیان کردووە. بسم الله الرحمن الرحیم خۆی گرنگەکە لەوە ڕێژەیەکی زۆر ئێمە ئافرەتمان هەیە لە کوردستانە کە خاوەنی مافن خاوەنی دەنگن خاوەنی ڕەنگن ئافرەتانی باڵاپۆش هاوشانی براکانیان بەردەوام لە کاری ئیسلامیە لە کاری ڕێکخراوەیە لە کاری حیزبیە لە کاری سیاسیە بوونیان هەبووە ئیشیان کردووە بۆیە هەندێ مافی تایبەت هەیە بە ئافرەت پێیوەستە بە خوشکانەوە بە دایکانەوە پێویستە کە خوشکان خۆیان داکۆکی لەو مافانیان بکەن و ضرورە چوونیان بۆ پەرلەمان. تا چەند جەناب و کاندیدێکیش شانازی بە مووقیف و هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەریەکان لە ماوەی ڕابردوودا من وەکو ئەندامێکی کۆمەڵی دادگەری کە هەر لە مناڵیەوە لەگەڵ ئەم ڕەوتە ئیسلامیە گەورە بووم و چاوم کردەوە کارم تیا کردووە کاری ڕێکخراوی حیزبیم تیا کردووە هەمیشە و بەردەوام شانازیم بە مووقیفەکانیەوە کردووە شانازیم بە بوێریەکەیەوە کردووە و شانازیم بەوە کردووە کە هەمیشە کۆمەڵی دادگەری لەبەری خەڵکی فەقیران شۆڕشی چاکسازی و ئاوەدانی هەڵێی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی شۆڕشی چاکسازی و چەند گرنگە ئێمە دەنگ بە لیستی 285 بسم الله وڵی زۆر گرنگە کە ئێمە ئەو میلەتە بەگشتی چی ئەندامانی کۆمەڵچی غەیری کۆمەڵچی ئەوەی کە لەم هەرێمە و بەتایبەتی لەم سنوورەژی ئێمە لە سەرەتای پەرلەمانی عێراق و هەر لە جەنابی ڕەحمەتی مامۆستا ناسیح مامۆستا محەممەد ڕەزای سەنگاویش کە شەهیدیان کرد خەڵکانی تر پەرلەمانتاری ئێمە بوون زۆر بە بوێرانە دیفاعن لە مافی ڕەوای گەلی کوردووە و بەتایبەتی بۆ هەڵەبجە قەڵغانێک بوون هەر لە پارێزگابوونی تا پرۆژە و هەلی کار و ئەوانە توانیان لە پەرلەمانی عێراقا داکۆکی کارێکی زۆر سەرکەوتوو بن بەوەی کە دیفاع لە مافی ڕەوای ئەم گەلێ ئێمە بکەن ئێمەش واجبە لە سەرمان چونکە دەنگدان کە تۆ پرسیاری لێکەن دەنگدان شایدیدانێکە
کە کێ خزمەتی باشتری و چاکتری پێ ئەکرێ ئەمانت پارێزە ئێمە ئەرکێکی سەرشانی خۆمانە کە دەنگی خۆمانی پێ بین. مامۆستا تا چەند جەناب و شانازی بە مووقی فۆڵوەستەکانی کۆمەڵی دادگەریەوەکەیت. وەڵا سوپاس بەخوا من زۆر لە معنی زۆر بە شانازیوە لە مووقفەکانی کۆمەڵ خەڵک مەسلحەت و بەرژەوەندی خەڵک لەکوێ بێ کۆمەڵ و پەرلەمانتارانی کۆمەڵ لەوێ بوون توانیوانە داکۆکی کارێکی زۆر سەرسەخت بن بەرامبەر بە ئەرکەکانی خۆیان هەڵساون دیفاعیان لە ماف و قوتی خەڵک کردووە. ئێسایش زۆر بە فەخر و شانازیوە کە ئاڵم کۆمەڵم هەر لە سەرۆکەوەن کە فترێگەویش جەنابی پەرلەمانتاری عێراق بووە تا ئێساش پەرلەمانتارەکانی ترمان و ئەو کاندیدەکانی ترمان جێی سەربەرزین جێ فەخر و شانازیەوە خەڵکێکی دەست بە دەستنوێژ و بە ئەخلاق و بە دین و بە ڕەوشت دەنگیان پێبین و سەراقین. بەناوی خۆی بەخشندەی میرەبان دیارە کۆمەڵی دادگەری پێشتر بینراوە هەڵوێستەکانی وجودی لە پەرلەمان لە ناو شەقام لە شاغ لە شار تاقی کراوەتەوە بینراوە نوێنەرەکانی بۆیە گرنگە خەڵک جەماوەری هەرێمی کوردستان بە هەند ئەو بابەتە وەربگرێەوە نوێنەری دڵسۆزی خۆی دیاریکە قەناعەتمان وایە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کە بە ژمارە 275 بەشدارن ئەوانن کە پێویست ناکات تەجروبە بکرێن تەجروبە کراون وە دووبارە هەڵبژێرێنەوە بۆی ئەو ئامانجەی کە مەبەستەوە لە خزمەتکردنی خەڵکە پێی بگەن ئینشاءڵڵا. پێت وایە کە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی جێگەی شانازی بە دڵنیایی ئەوە قسە ئەندامان و دۆست و لاینگرانی کۆمەڵی دادگەری نییە شایەتی ئەوە بدەن ئەوە خەڵکی هەرێمی کوردستان بە عام و شایەتی ئەدا بۆیە وەکوتم پێویست بە سەلماندن ناکەوە خەڵک و شایەتی بۆ داوین و کاندیدەکانیشمان الحەمدوللا توانیوان ئەوە بسەلمێنن کە جێی متمانەی خەڵک بن و ئەرکی سەرشانی خۆیان بە زیادەوە ڕاپەڕێن لە هەر شوێنێک کە بوو بن لە پەرلەمان لە حکومەت لە ئەنجومەنی نوێنەرانی. ئەبەی نورم خوڕەی کارێزووکانی بۆ نیشتیمان هیوای ئەمڕۆ بەیانی بۆ نیشتیمان هیوای ئەمڕۆ بەیانی ئەوەی کە گوێبیستی بوون وتە و قسەی لایەنگران و دەنگدەران و بەشێک لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بوو کە لە بازنەی سلێمانیدا کار بۆ سەرخستنی سێ کاندیدی کۆمەڵی دادگەری دەکەن بە لیستی 285 باسییان لەوە کە کۆمەڵی دادگەری سەروەری و شانازی زۆری هەیە کە تا ئێمە شانازی پێ بکەین و ڕوسولانە بشینە بەردەم خەڵکو و داوایان لێ بکەین متمانەی خۆیان بە کاندیدەکانی لیستی 285 کۆمەڵی دادگەری ببەخشن تا بەرنامە و بێگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپات دەزایە ناکات.